خولا لە درێژەی پێدانی هەوڵ و ماندووبوونی لیژنەی تیپەمیلەکانی خەلەکان بوو کە بەڕاستی ئێستا ستافێکی کارەمان هەیە. من وەکو سەرۆکی لیژنە سوپاسی برادەر و هاوڕێیانم دەکەم کە لەگەڵ من بەڕاستی ئەرک و ماندووبوونی زۆریان چێشاوانیش و سوپاسی ئەو هەموو تیپە بەشداربووی دەکەم بەڕاستی تیپی نمونەی تێدا تیپی بەهێزی تێدا بوو. تیپەکەمان بۆ 20 تیپی میلی کە خولی پلەیەک بوو کردمانەوە لەلایەن کۆمیتەی ڕێخستنی دوکان خەلەکان کە هەمیشە پاڵپشتی گەنجان و پرۆژە و کارە چالاکە وەرزشەکانن لە سنووری قەزای دوکان ئەمە دەستخۆشییان لێ دەکەین. سوپاسی کۆمیتەی ڕێخستنی دوکان دەکەین کە دایمەن پاڵپشتی لیژنە تیپەمیلەکانی خەلەکانیش بوون. ئێستا خولی کۆتایی لە نێوان دوو تیپدا بەڕێوە دەچێت کە تیپی شەیتیوای خەلەکان و تیپی کانیوتمان. چالاکیەکانی تایبەت بە یادی سروود ساڵی دامەزرانی یەکێتی نیشتمانی کوردستان و لە ڕوانگەی بڕوای تەواومان بە چینی لاوان و چالاکی وەرزشیەکان کە تایبەتن بە بواری گەنجان کۆمیتەکەمان لە ناوەڕاستی مانگی 6 بەدواوە ڕابوو بەکردنەوەی 3 خولی وەرزشی لە سنوورە جیاجیەکانی سنووری کۆمیتەکەمان لە گوندی قەمچوغا بۆ تیپە وەرزشەکانی سنوورەکە لە ناو دوکان بۆ تیپە وەرزشەکانی دوکان هەروەها ناحەی خەلەکان بۆ تیپە وەرزشەکانی ناحەی خەلەکان و گوندەکانی دەوروبەری